سڵاو بینەرانی بەڕێز خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی هزرە جیاوازەکان پێتان شاد دەبینەوە. لەم ئەڵقەیەدا دەمەوێت تشک بخەمە سەر پرسی ئاینەکانی کورد لە پێش هاتنی ئیسلام. ئایا کورد ئاینی هەبووە؟ ئایا ئەو ئاینانەی لەناو کوردە هەبوون ئاینی بتپەرستی بوون یا ئاینی ئاسمانی و یەکتاپەرستی بوون؟ لەم نێوەندەشە تشک دەخێنە سەر بەعزێک لە مێژووی سیاسی کورد. ئەم ئەڵقەیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرمان هیدایەت دەبێت. ئوستاز بەخێر بێت. زۆر سوپاس مامۆستا سۆران بۆ ئێوە و بۆ کەناڵەکەتان. طبعا ئێستا ئیسلام ئاینی زۆرینەی وەکو ئەڵێن 95% گەلی کوردە، ئەمە 1400 ساڵ لەوە پێش ڕوو ئەدا. ئەتوانین بڵین 1200 ساڵ، چونکە کورد یەکسەر موسڵمان نەبوون ئەلبەتە. بەهەرحاڵ بەڵام کورد وەک نەتەوە بەلایەنی کەمەوە هەزاران ساڵ پێش هاتنی ئیسلام هەبووە. لەم نێوەندەدا مێژووی کورد ونە لە نێو مێژوە ڕۆژهەڵاتیەکانی هیندۆ ئەوروپیەکان و میزۆپۆتامیا ئەمانە. بەڕێستان ئیش لەسەر ئەم بابەتاکەن. با بڵین ئاینەکان یاخود کورد لەکەیەوە وەک نەتەوە ئەتوانین بڵین دەرکەوتووە و ئەو ئاینانە چی بوون کە لە سەرەتاوە هاتوو؟ بەڵێ دەستان خۆش بێ، پرسیار و بابەتێکی زۆر گرنگ و پڕبایەخە. کورد مێژوویەکی زۆر دێرینی هەیە لە دەوڵەتسازی و شارستانسازی و پێشکەوتنی هۆنەری و ئاینی و سوپایی و هەموو ئەمانەیە. لەگەڵ هەموو ئەمانەیە کورد هەمیشە باوەڕدار بوو بەخۆی یەکتاپەرست، بە تایبەت لە سەردەمی پەیامبەر ئاش و زەردەشتا ئەوە تۆخە بێتەوە. پێش ئەوەش کورد هەر باوەڕی بە خودا هەبووە، بەڵام بۆ نمونە لە ئاینی میترا جۆرە لە فرە خودایی هەبووە، یان بڵێن ینی خوای گەورە هەبووە بە ناوی میترا، خواوەند واتە کەسانی بچووکتر لەو یان فریشتە بڵێن وەکو مەلایکەتەکان. بەڵێ ئاناهیتا بۆ نمونە کە لە سۆمەری کوردیە پیان وتووە نینە یان نەنەیسە. ئێمە لە کەرکک بەدایە گەوراڵی نەنک. هەر ئەو ئاناهیتایەیە، هەر ئانایە، نانایە، نینایە، ڤینۆسە، ئافرۆدوێتە، هەموو ئەگەڕێتەوە سەر ئەو ناوە. زۆر باشە. میترا کەی دەرەکەوێت و چۆن؟ میترا مێژووی دەرکەوتنی میترا زۆر کۆنە. مێژووی دەرکەوتنی پێش زەردەشتە، پێش زەردەشتە، پێش کیانیەکانە، پێشدادیەکانە، زۆر مێژوویەکی دێرینی هەیە. بەڵام میترا پێشینەی هەموو ئاینەکە، هەتا لە لای بوزیەکان، هەتا لە لای مەسیح، هەتا لە ئاینی زەردەشتیە، میترا ئاینێکی جیهانی بووە، ئاینێکی زۆر باوی جیهان بۆ لە جیهانی کۆنا. سەردەمێک ئیمپراتۆریەتی ڕۆمیش پێڕۆکاری ئاینی میترایی بووە. خۆی میترا یعنی چی؟ میترا واتە خۆشەویستی و پەیمان و میهرەبانی و پارێزەری تیشک، پارێزەری ڕووناکی. بەس پێغەمبەرەکەی ناوی نییە؟ پێغەمبەری نییە. میترا ئاینی میترایی پێغەمبەری نییە. ئێمە ئەتوانین پێم وایە بۆ چوونی تایبەتی خۆم وایە، پێم وایە خۆی ئاش و زەردەشت هەم پەیامبەری میتراییشە، چونکە فریشتەکانی میترایی لە ئاینی زەردەشتیە، لە ئاڤێستاییە پیرۆز بوونە. یعنی هەر یەک خوایە، بەس ئەمە تۆ بۆ ئیسلاحی ئەو دینەی میترایی. ئاش و زەردەشت واتە ئاش و وشەیەکی ینی ئەوانەی پێڕێ و ڕاستیەکەن. بەمیشە بە پەیامبەر زەردەشتیان تۆ ئاش و زەردەشت. ئاش و زەردەشت ئاینی میترایی لە فرەڕەهەندەوە کردە یەکتاپەرستی. یعنی زەردەشت یەکتاپەرستی. بەڵێ زەردەشت یەکەم پەیامبەری یەکتاپەرستە. ئاش و زەردەشت یەکەم پەیامبەری یەکتاپەرستە لە مێژووی کۆنی جیهانە پێش مێژوو. ئاینی ئەگەڕێتەوە بۆ سەرەتایی چاخی بەردینی نوێ، ینی ئاوا ئەگەڕێتەوە بۆ کۆتایی چاخی بەردینی کۆن و سەرەتای چاخی بەردینی نوێ، واتە هاوکاتە لەگەڵ شارستانیەتی چەرمووە. ئاش و زەردەشت 10,000 ساڵ پێش زای 10,000 9,000 ئاوار لەو بەینایە 3,000 ساڵ پاش جەمشیدە. جەمشید چی بوو؟
جەمشیدێکێکە لە پاشا و کەسەنە ئاسایەکان ئەو پاشایی کە لە ئاڤێستایە بە ئێمە یا جەمە ناوی هاتووە باسی ئەوە کە خوای گەورە فەرمانی پێکات بە دروستکردنی شارێک لە ژێر زەمینە ئێستا شارەکەی ئامادەیە شارەکەی لە کەپەدۆکیا پێوترێت دێرین کۆیۆ لە پەرتووکی شاکاناکۆیە لە لاپەڕی پێشەوە یەکەم شت وێنەی دێرین کۆیۆمان داناوە لەکوێ لە باکووری کوردستانە لە شوێنێک کەپەدۆکیا لە کەپەدۆکیا ئێستا شوێنەکە ناوی کەپەدۆکیایە شوێنەوەرەکە ناوی دێرین کۆیۆ بە ناوی پیاوێکەوەتە کە دۆزیێتەوە ئەو پیاوە بەردێکی هەڵکەنە بیرێکی هەڵکەنە دوایی بەردێکی هەڵکەنە سەری کرۆ شارێک لە ژێر زەویە ئەم شارێکی ناسای ئێستا بەرنامەکە لێمانە کوژێ ینی کاتمان لێ کوژێ باسیکەین چۆن دروست بووە بەڵام هەمان ئەو شتەیە کە ئاهورا مەزدا واتە خوای دانای مەزن لە ئاڤێستایە فەرمانی باسێکات ئەیگەڕێتەوە چیرۆکەکە ئەڵێ فەرمانی پێکرد کە شوێنێک دروست بکات چونکە یەخبەندانێک سەوڵبەندانێکی مەزن بەڕێوەتە ئەویش لە ژێر زەویە بۆ 24,000 مرۆڤ قوتابخانە دروستەکە چاخی سەهۆڵبەندان دوای ئەوە هاتبێت یان بەڵێ ئەنجا ئێستا لێ کۆڵینەوەکان من لە پەرتوکەکە وردەکارتر نووسیمە بەپێی توێژینەوە جیۆلۆجیەکان ئەڵێ لە 12,000 ساڵ پێش ئێستەیە یەخبەندانێکی زۆر مەزن ڕووی داوە و لە 12,000 پێش ئێستا جەمشید بوونی هەبووە و زەردەشت ئاشۆ زەردەشت 3,000 ساڵ دوای جەمشید بووە کەواتە هەموو شتەکانی کورد جەمشید پێغەمبەر نەبووە جەمشید داوای لەخوا کردو دێتی من بۆ پێغەمبەرایەتی نابم من بۆ پاشایەتیە بم بەس دوایی لە خۆبایی بووە خوا ئەژدهاکی بۆ نردووە بەپێی گێڕانەوەی ئاڤێستا ئەڵێ لە خۆبایی بووە خۆی بە نیمچەخوا زانیوە بەڵام جەمشید پاشایەکی زۆر بریمەت بووە قوماشی ئەو کاتە پارچەی داهێناوە بۆنی داهێناوە کەشتی داهێناوە تەرارسازی داهێناوە سوپای داهێناوە با بڵێن ئێستا شوێنەکە کەپەدۆکیا هەیە بەڵێ بەو شێوەی کە ئێستا هەیە بەڵێ ئێستاکە دروژمی فروهەر لەسەر کەپەدۆکیا هەبوو بەس دەوڵەتی تورک لایان برد بەداخەوە ئەو دروشمی فروهەر یعنی فرەبارە فریشتەی فرەبارە گەورەترین فریشتەی ناو بۆچی لایە بن بۆ ئەوەی دروشمەکە نەبێتە هی کورد هەموو لایەکە زانن فروهەری زەردەشت و میتراییە زەردەشت و میتراییش کوردن بۆ ئەوەی ئەم شانازیە بەر کورد نەکەوێت چونکە هەمیشە مامۆستا سۆران دوژمنەکانی ئێمە نەکرد خاکی ئێمەیان داگیر کردووە شوێنەوارەکانیان دزیوە شوێنەواری ساختیان بۆ خۆیان دروست کردووە وەکو چی وەکو ئەوەی ئێستاکە گۆڕی ڕۆستەمی زاڵیان لە باشووری ئێران لە خۆیان دروست کردووە هیچ بنەمایەکی نییە خۆی ڕۆستەم ڕاستە بەڵێ ڕۆستەمی زاڵ ڕاستە و شوێنەوارەکانیان ئێستا لە کرماشان هەبوونی هەیە ڕۆستەمی زاڵ ئەڵێ لە سەمەنگان ژنی هێناوە سەمەنگان 5 خولەک لە کرماشانەوە دوورە لەسەر ڕێی هەمەدان بەدەست شەپتا سەمەنگانی ژوور و سەمەنگانی خوارەوەی لە جادی سەمەنگانە دوو سەمەنگانە هەیە شوێنەواری کۆشکەکەی تەحمینە ژنی ڕۆستەم ماوە شوێنەوارەکەی ماوە بەڵام نەسە سەر ئەوەی بڵێن هی 10,000 ساڵ پێش سێ ئەمە هی پێش مێژووە واڵێن یعنی ئەوە نییە بڵێ ورد بنەوە بڵێن کاکە وەڵاهی ئەمە ئەم تاوێر و بەرد و ئەم خشتانە هی 9,000 ساڵ پێش سێ چیان کردووە لە کۆڵ خۆیانەکەنەوە لەبەرەوەی پەیوەندی بە ئەوانەوە نییە ئەڵێ هی 9,000 ساڵ پێش سێ هی 10,000 ساڵ پێش سێ زۆر باشە مامۆستا بێنە سەر زەردەشت یا لەسەر میترا قسەی ترت مابێت میترا زۆر شتی لە بارەوە میترا هینە میترا گا پیرۆز بوو لەناو ئاینی میتراییە لە مێژووی ئیلام و لە مێژووی ئیلام و لە مێژووی سۆمەرشە گا هەر خەڵکە بۆ کەڵە گامێژ بۆ نمونە گێسە لە پەرزگای ئۆنتاش نەپێشا کە بۆ خواوەندی ئیش و شناک دروستی کردووە گا پارێزەری دەواازەکە بووە یعنی میترا ناوەڕۆکی هەموو شارستانێتە کوردیەکانە گاش پیرۆزە لەبەر ئەوەی کە خوێنی گا پیرۆزە لەبەر ئەوەی کە گایان کوشتۆتەوە لە ژێر زەمینە ئێستش ئێزدیەکان کە گا کوژنەوە لە تاریکیە هەر میتراییە ئێستش لە جەژنی پیرشاریارە ئاچنە ژێر زەمینەوە گا کوژنەوە
لەبەر ئەوەی ئەڵێ خوێنی گیا لە ژێر زەویە ئەبێتە هۆی دروستکردنی گەنم و میوە و ژیان و دروستبوونی مێرورە و گیانەوەر و چیوچی ئەمە فەلسەفەی میتراییە. باش میترا بۆچی لە ناو چووە دوایی؟ میترا لە ئەنجامی یەکەم سەرهەڵدانی ئیمپراتۆریەتی مات ئاینی زەردەشتی بۆ دەوڵەتێکی ئاینی بوو. دەوڵەتە کوردیەکان هەمیشە دەوڵەتی ئاینی بوونە، دەوڵەتی یەکتاپەرست بوونە، مادەکان یەکتاپەرست بوونە، ساسانیەکانش یەکتاپەرست بوونە و هەتا ئۆراراتۆیەکانیش فرەخ ئاین بووە، بەس هەر شارێک پەرستگا و وینی خۆی هەبووە و ئاردینی خۆی مەساسیر نییە. ئێمە لە ئاشوورەکان وەڵین مەساسیر، ئەم هەریرە ئێستا ئاردینی بووە، دین وشەیەکی کوردیە، ئاردینی سۆمەریەکان وتیوانە دینگەر بە ئاین، ئەشکانیەکان توێژنیوانە سەر ئاوێستا کردو ناوی دینکەردە. هیچ کاتێک ئەو کاتە ئیسلام و عەرەبوونی نەبوو وشەی دینمان بەکارهێناوە. دین یعنی ئەسڵ کۆنترۆلە. بەڵێ بڵێ ئەی دینکرد ئەشکانیەکان پێش ساسانیەکانشن، واتە پێش هاتنی عەرەبن. ئاردینی ناوی پەرستگای مەرساسیرە، ئاشوورەکان وتیانە مەساسیر. ئەمانە هەمووی ئەیسەرمێنن کە ئەموشانە کوردین. باشە. بەڵێ سەبارەت بە زەردەشت پرسیان. بابێنە سەر زەردەشت. زەردەشت وەک فەرمووت 10,000 ساڵ لەوە پێش تەقریبەن دەرەکەوێت. بەڵێ. باشە. ئەوترێ زەردەشت دوو خوای پەرستووە، خوای ڕووناکی و خوای تاریکی. ئافرین پرسیارە زۆر زۆر. خوای وەکو بڵێ ئەهورا مەزدا و ئەهریمەن. کاکی گیان زەردەشت لەسەر یەکتاپەرستی لە ناو پەرستگاکەی لە باختەریا کوژرا لەگەڵ لورا ئەسب باوکی گرشا ئەسب گۆشتا ئەسب ببوورە گرشا ئەسب جیاواز لەگەڵ باوکی گوشتە ئەسپا کوژراوە لە ناو پەرستگاکە تورانیەکان کەنەوەی تووری کوڕی فەریدونن، نەک بڵێ تورک بن، تورک نین، ئەوە بە هەڵاڵن تورک کوشتێتی، تور نەیکوشتووە، تورک نەیکوشتووە، تورکش بووری نەبووە ئەو کاتە، تورک هەر نەبووە لەم هەر نەبووە لەو کاتەیە. ئەمە زەردەشت لەسەر یەکتاپەرستی کوشراوە. بەس ئێوە بۆچی ئەیکوژن؟ چێن ئەوانەی کە ئەیکوژن؟ ئەوانە پەیڕەوکارانی ئاینی میترایی بوونە. دژی ئەو زەردەشت خۆی لە ناو پایتەختی تورانیەکانەوە هاتووە، خۆی نەوەی تووری کوڕی فەریدونە. توور واتە تۆراو، تووڕە، تورکە، تۆراوە، ئەوەیە واتاکەی نەک تورک. هاتووە سەر خۆی هەڵگرتووە چۆتە کێوی ئەمەی لە سنەیە پێوترێ ئاوێر. ئاوێر لە ئاوێر یەکەم دووەم دابارینی سروشی بۆ هاتووە. لە ورمێ یا هەورامەیە نەک ورمێ، خۆی ناوی هەورامەیە، لە هەورامەیە دابارینی یەکەمی بۆ هاتووە، لە ئاوێر دابارینی دووەم، لە جەیحون ئاوا دابارینی سێمی بۆ هاتووە، پێغەمبەرایەتی ڕاگەاندووە و چووەتە باخی، دەی باخی کە پێی وتراوە باکتەریا. ئێستا توێژەرانی ڕۆژئاوا و فارس ئەڵێن باختەران یا باختەر، ئەوە دروست نییە. زەردەشت لە کرماشان لە شارۆچکەی سەهانە لە دێی باختەر یەکەم پەرستگای بە ناوی ئاگر بەرزین دروست کردووە و خۆشی کووردە ناوەکەشی پەیوەندی بە حوشتری زەرد و ئەو شتانەوە نییە. ناکرێت ناوی پێغەمبەرێ بڵێ حوشتری زەرد و نازانم شتانە. ئەمەش دووبارە تێنەگەیشتنە لە پەرتووکی ئاوێستای کوردی کە بە زمانی کۆنی کوردی نووسراوەتەوە، گۆران نووسراوەتەوە. زەردەشت واتە دابارینی تیشکی زێڕین، واتە دابارینی تیشکی زێڕین بە شێوەی گۆران، بەڵام بە هەڵە لەبەرەوەی لە زمانی کوردی تێنەگەیشتە توێژەرەکان هاتوونە کۆجەراتیان وەرگرتووە. ئەمەش پێچەوانەی زمانەکەی ئێمەیە و یان بە فارسی کە ئێستاکە بە ئارەزوی خۆیان لێکدانەوەیان بۆی کردووە، دروست نییە و خەڵکی هاورامەیە بووە و خەڵکی ئێستا کەلیمەی زەردەشت خۆی چۆن ئەخوێنرێتەوە لە ئەسڵ؟ ئێمە هەڵێن زەردەشت، ئێستا ئەڵێن زەردەشت بە تێپەڕبوونی کات ناوەکەی بووە زەردەشت، بەس هەندێ لێکدانەوەی نادروستی بۆ ناوەکەیەکەن بە ناوی خاوەنی حوشتری زەرد و نازانم چی. ئاخر خۆی چۆن ئەخوێنرێتەوە لە ئەسڵانی زەرداش زەر وش ترەعەی، زەر وەشترەعەی، وەشترە یعنی باران، یعنی زەر وەشترەعەی واتە دابارینی تیشکی زێڕین، باوڵێ نور، تیشکی زێڕین، دابارینی زەر وشترەعەی
دابارینی تیشی زێڕین ئەوە مامۆستا لە پێش بەرنامەکە باس شتێکمان کرد فەرمووت میترا لە نورە بڵێ میترا میترا سەر ئەو حەزم کرد ئەوش تشتی بخەین چونکە لە قورئانیش هەمانە الله نور السماوات الله نور السماوات والأرض واتە خوددا ڕووناکی ئاسمانەکان و زەمینە میترا تشکی ڕووناکیە کە میترا بە ئاگا دێ ئەنجا هەر بۆ زانیاری تەراڵێ بابەتی ڕایکێشێ چیرۆکی سەرهەڵدانی خاوەنکار لە ئاینی یارسانە هەمان چیرۆکی بە ئاگە هاتنەوەی میترایە لە یارسان بەشێک نییە لە میترا یارسان بەشێکە لە میترا و لە مانی لە ئاینی مانیزم میترا تیشکی ڕووناکیە میترا لە ژێر باڵی تاوسا بووە کە دێت تشکێک بووە لە ژێر باڵی تاوسا بۆیە ئێستا بینین ئێزیدەکانیش تاوسیان لەلا پیرۆزەوەیەکێکە لە سەرۆکی فریشتەکانە ئەنجا بینە سەر پرسیارەکەت کەوتت ئایا باوەڕی بە دوو خواوەند هەبووە ئەو شتانە کاکی گیان هەموو ئاینێک ڕێبازی هەیە یعنی سە بۆ لە ئاینی ئیسلامە ئیسماعیلی هەیە و نازام جعفەری هەیە و مەذهەبەکان و فرقەکان کۆمەڵێ لەق و پۆپ و شتی هەیە لە ئاینی زەردەشتیە بیر و باوەڕێک هەبووە کەوا ئاهورامەزدا و ئەهریمەن لە دایکێک بوونە ئەو خواوەندێک بووە دوو دوانەی گیرێ بووە ئەمە بیر و باوەڕێکی لاچەپە بیر و باوەڕی ئاشانی بڵین لا دەرەکانن لە زەردەشتیە بەڵێ بە هیچ جۆرێک زەردەشت باوەڕی بە فرەخواوەند نەبووە دژی فرەخواوەند بووە زەردەشت کەسێکی ئاش و زەردەشت پەیامبەرێکی یەکتاپەرست بووە و ئەو شایەتمانێک کە لە ئیسلامە هەیە لە ئاینی زەردەشتیە ئەبێ بتهێنایە بڵێ زەردەشت پەیامبەری ئاهورامەزدایە واتە خوای دانای مەزن مەزدا واتە مەزن بۆیە فرەخواوەندی لە زەردەشتیە دکتۆر وەک باسەکرێت تقریبن خواپەرستی و شتەکانیشە هەست فروتە دینەکان زۆر لە ئیسلامەچە لە نوێژ و لەم شتانە ئیسلام لەوەچی یعنی با بڵێن تەشابوهێک هەیە لەوە بەڵێ ئیسلام ئاینی ئیسلام شتەکانی لە هی ئاش و زەردەشت چێ لە ئاینی زەردەشتێ چێ چونکە بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە لە کاتی خەوتنی ژن و مێردا ئەبێ بەیانی هەستان خۆیان بشۆن پێشەوەی خۆر بکەوێ ئەبێ ئەو ئاوە نەتامی هەبێت نەبوونی هەبێ ئەبێ ئاو بێ بۆ خواردنەوە شیاو بێ ئەوە هەر لە فقه هەوایە پاکی لەشیان دەربچێ هەمان شتە سەیرەکەی خوێنتەوە لە زەردەشتا لە ئاوێستایە ببوورە سەیرەکەی لە ئیسلامیش هەوایە مارەبڕینی ئافرەت تەلاقدانی ئافرەت زۆر شتێکی قورس بووە لە ئاینی زەردەشتیە فرەژنی نەبووە قەدەغە بووە هەر لە ڕژێمی ساسانیا لە ئەمپراتۆرەتی ساسانیا شاکەنشینی ساسانیا کۆیلەداری نەبووە دەوڵەتێکی ناکۆیلەدار بووە ساسانی بەڵێ دوای سەرەوە باشە کاتمان کەمە دژی چونکە ئاینی زەردەشتی دژی کۆیلەداری مامۆستا باسی مەسەلەی وشەی فارس و پارس و ئەمانە چۆن هێتە ناو هێنەوە پارسا بۆچی دوای ئەوێتە فارس چۆنە ئەمە کاکە دوو وشە هەیە زۆر زیانی بە کووردا و گەیانوە مێژ و نووسانی ئێمە ناسە سەری کێشەیەکمان هەیە مێژ و نووسەکانی ئێمە بەداخەواڵێم ئەمە بە لە خۆبایی بوون لێک نەدرێتەوە لە بەردەم مێژ و نووسی گەورەی کووردا هەمانە مێژ و نووسی گەورە بەس بەداخەوە میشە گەورانیان نەکردووە پارسا وشەیەکی مادەکانە وشەی پارسا واتە پاکی لەگەڵ پارسی یا پارسا کە فارسەکانن لە لای مێژ و نووسانی عەرەب و ڕۆم و یۆنانی و ڕۆژاوایە تێکەڵ بووە بۆ نمونە بە پەیڕەوکارانی ئاش و زەردەشتیان وتووە پارسا ئێستا دەیەکێ لە کرماشان کە کاتێ ئاش و زەردەشت کۆتا وێزگەی کۆتا شوێنی کە جەیحون ئاوا و دینەوەرە وشەی دینەوەر لە جەیحوناوە ناو دینەوەرایە من ئەمجارانە لە دینەوەریەکانم بینی پیانم وت وتم ئاش و زەردەشت هاتووە دینەوەر لەوە هاتووە کە پەیامبەر زەردەشت دینی هاوردووە دین ئاوەر دین هاوەر شوێنێکیان پێیان داوە ناوی پارسینەیە پارسینە ئێستاش پێوترێ پارسینە دەیەکە من خۆم چوون وێنەشم گردووە ئەمجارە لە چاپی تازەی شاکەناکۆیە دابەزێ هاتوونە ئەموشیان بە پارس تێکداوەتەوە ئەو کوردانەی لە پاش کوشتنی ئاسۆژ زەردەشت و لە پاش هاتنی عەرەب بۆ داگیرکردنی دەوڵەتی ساسانی ڕایان کوردە هێندستان پیانەوترێ پارسینە پارسایی ئێستش فارس خۆگرتە خاوەنی ئەوانە لە کاتێکە ئەمانە بە پەیڕەوکارانی ئاینی وتراوە چۆن ئەڵێ بۆ نمونە پرۆستان یان کاسۆلیک یان شیعە یا سوننا یان سۆفیگەر
ئاوا بەو کەسانی کە پەیڕەوکارانێکی دڵسۆزی ئاینی زەردەشتی بوونە پیان وتراوە پارسا وشەیەکی کوردیە پێچەوانەی پارسا بەس وەرە تو دنیا تێبگەێنە بڵێ پارسا و پارس جیاوازە لێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دۆم ێستا لە پێشکی باسم کرد بابەگیان فەرەیدون کە لە پاش ئەژدەهاک کە ئەژدەها کووردە لە نەوەی کاوەندەکان نەوەی ئەژدەها کرد کاوەژێت لە کرماشانە بۆ هەردوویان کوردن فەرەیدون کوڕێکی بۆ سێ کوڕی هەبووە ئیرەج و سەلەم و تور یعنی تووراو تۆراو ئەم چۆن ئەڵێ بۆ نمونە وشەی ینی بۆ نمونە ئیسە دەوڵەتی غەزنەوی دەوڵەتی ساسانی بۆ نمونە واڵی ساسانیەکان لە باپیرەی ئەردەشێری بابەکەەوە هاتووە شاکانەکۆ ئەردەشێری بابەک ساسانی مامۆستا بابێنە تورانیش دەوڵەتی تورانی تورک نییە بووە تورک زۆر هەڵەیەوە زۆر جار بە زەردەش هەڵێن تورکە پەیوەندی بەوە هەیە کە هیچ بنەمایەکی نیە و تورک بوونی نەبوو مامۆستا کاتمان زۆر کەمە بەداخەوە بین سەر مەسلەی مانیش هەر بەشێک نیە لە زەردەشتی لە دوای خۆشی چی بەجێهێشتوە مانی جیاوازە لە ئاینی زەردەشتی بەس خۆی زەردەشتی بووە زەردەشت ئەڵێ دەستا وردەکانی خودای مەزن ئاورا مەزدا لەسەر زەویە خۆراک و جلو بەرگە و ژیانە و ئەمانەیە تاموچێش ببینن بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی کە خوار ڕێگەی پێتان داوە بۆ خۆراک بخۆی و جلوبەر داهاتە بێ بەس بەدزی و ڕێگری و ئەو شتانە نەبێ و بەشتی قەدەغەکراو نەبێ کە ئاینی زەردەشتی بۆ قەدەغی کردووە مانی ئەڵێ ئەمانە مەکەن مانی ئەڵێ سێکس مەکەن خۆراک مەخۆن دەوڵەمەند مەبن ڕێبازی سۆفیگەری ڕەهبانیەت بەڵێ ڕێبازی سۆفیگەری کە ئێستا کورد خاوەنێتی سەرکردایەتەکە ئەگەڕێتەوە بۆ مانی بەشێک لە پەیڕەوکارانی مانی پیان و درراوە کەس نەزان بۆیە ئاینی مانی زۆر جیاوازە لە ئاینی زەردەشت پێچەوانەیەکە بەڵام تەواو کڕۆکی ئاینی ئێزیدی ئەگەڕێتەوە بۆ مانی چونکە لە بیر و باوەڕی مانیە جەنگێک جیهان لە ئەنجامی جەنگێکا دروست بووە زەوی بە شێوەیەکی لاپرسەند دروست بووە لە ئەنجامی جەنگی تاریکی و ڕووناکیە بۆیە ئەم ژیانیان بەدڵ نییە پیان وایە بێ بگەڕێنەوە بۆ لای خودای گەورە بەهشتای ئەوان ڕووناکیە بەس ئەوترێن لە مانێتە نازام لە ئافرەت و پیا بێکە و تێکەڵاوە بن نە ئەوە نییە ئەوە لە ئاینی مەزدەکی هەیە گوایە ئەڵێن مەزدەکی ئاینی چییە؟ مەزدەکی ئاینی مەزدەکە مەزدەک پەیامبەرێک بوو ئەویش پێی وا بوو ئەبێ هەمووان یەکسان بن ئەوش چەند ساڵێک لە سەردەمی ساسانیەکانە دەوڵەتی ساسانی پەیڕەوی ئاینەکان کردووە بەس دوایی ئیتر لە سەردەمی ئانە و شێروان و کەی قوباد و ئۆمانەیە بەس دوایی هەڵگەڕانەوەی ڕوویداوە نازانم مردنی مەزدەک چۆنە بەڵام بیر و باوەڕی مەزدەک بیر و باوەڕێکی سۆسیالیستیە سۆسیالیستیە یعنی ئەو مەزدەک وتوێتی ئەمەی کەوترێ کارل مارکس مەزدەک 2000 ساڵ پێشی سەو شۆڕشی کردووە ئەڵێ ئەبێ سەرمایهدار نمێنێ ئەبێ خەژار وەکو یەک بێ جارێکیان دەرفەت لە پاشا وەرەگرێ برسێتیەک ڕوێدا بە هەژارەکان ڕێگە دەوڵەمەنەکان خۆراکیان شاردەوە تاڵانیگەن لیان سەرن گشتی دابشکەنە سەر خەڵکە ئەو بیر و باوەڕێی لاتووە بابەکی خوڕەمدین بە پەیڕۆکارانی مەزدەکی ئەناسرێ بەس وانە بوو شتەکە بەو شێوەیە نێ بڵێن وڵا هەر کەسێ ژنینە و بارەزی خۆی ژنێ بێنێ و نازانسی و ئاساییە بڕۆم بۆ لای ژنی یەکتر ئەو شتانە لە بیر و باوەڕی کووردا ئەو شتانە نەبووە مەزدەکیش کووردە بەڵێ مەزدەک کووردە بەڵێ مەزدەک کووردە مانیش کووردە هەردووکیان کووردن و بەس مانی بلیمەتێکی زۆر نائاسایی بووە وێنەکێش بووە مۆسیقای شمشاڵ مەزدەک مانی داهێناوە فەیلسوفێکی گەورە بووە پەیامبەرێکی گەورە بووە پەیڕەوکارێکی زۆری هەبووە پەرتوکەکانی یەکێ لەو پەرتوکانی ناوی شاپورگانە لە سەردەمی شاپوری یەکەمە لە هەندستان گەڕاوەتەوە شاپور پاش مردنی ئەردەشێر پێشوازیریە کردووە 11 ساڵ ئیمپراتۆری ساسانی لەسەر پەیڕەوی مانی ئیشی کردووە مانی پێغەمبەری هەردوو ئاینی یارسانەکان و ئێزیدیەکانە ئەبیرین ئێستا ئەوان پێغەمبەریان نییە بەڵام لە ڕاستیە خۆی
مانی پێغەمبەری هەردووچانە مانی پێغەمبەری یارسان و ئێزدەکانە وە بیر و باوەڕێکی سۆفی گەریانشیان هەیە زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ فتاح. بەڕێز. تاو. زۆر سپاس ممنون. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ